سەبارەت بە بەیاننامەکەی سەرۆکی حکوومەتی یاریەمی کوردستان مەسرۆر بارزانی لەگەڵ بەڕێز بڵند ئیسماعیل ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان قسە دەکەم بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک بڵند سڵاوت لێبێت هەر لە دەستپێکی بەیاننامەکەدا ئەوە ڕاگەندراوە، ینی سەرۆکی حکوومەت باس لەوە دەکات کە من بە یەک چاو سێری هەموو لایەک دەکەم. ئەم بە یەک چاو سێریکردنەی سەرۆکی حکوومەت لەم کابینەیەدا چۆن دەبینی؟ تا چەند ڕەنجی داوەتەوە؟ شەوتان باش، سڵاو لە ئێوە و بینێرانتان. بەتەکید هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێم و پەیامی جەنابی کاک مەسرور وازح بووە. خۆی سەرەتا وتوێتی فەرموویەتی کە من دەمەوێ سەرۆک وەزیرانی زاخۆ هەتا خانەقین بم و کاقوبادیش جێگری سەرۆک وەزیرانی زاخۆ هەتا خانەقین بێ و بەرژەوەندی هەموو لەوەیە کە حکوومەتەکە یەکگرتووبی حکوومەتێکی بەهێزبی و پەیامی جەنابیان بەکردەوەش سەلماندیتی لە گرنگی دان بە پرۆژەکانی ناوچەکانی سولێمانی گەرمیان ڕاپەڕین و لە جیاوازی نەکردن لە هیچ ناوچەیەک و هەندێک جار لەوانەیە حەقی ئێرە درابیتە ئەوێ هەر بۆ ئەوەی برادران هەست بە نیگەرانیەک نەکەن، بەڵام لە مقابلدا ئێمە نەماندیوە ئەوان هەنگاو بەرەو ئەو یەک ڕێزیەوە هەنگاو بەرەو ئەو یەک ئیدارەیە و ئەو بە یەک چاو تەماشاکردنەی جەنابی کاک مەسرور بکەن، بەعکسەوە گرفتی زۆریان بۆ ئەم کابینەیە دروست کردیە. بەداخەوە ئینسان هەندێک جار هەست دەکات کە ئەسڵەن بەشداریکردنی یەکێتی لەم کابینەیە هەر بۆ ئەو بکە گرفت لە بەردەم بەرەو پێشچوونی بەرنامەی چاکسازی و هەوڵ بدا کە ئەم حکوومەتە نەتوانێت کارەکانی خۆی بەجێ بکات. باشە، سەبارەت بەو بابەتەی کە دەگوترێت ئابلوقە لەسەر سنووری سلێمانی هەیە، هەر سەرۆکی حکوومەت لە بەیاننامەکەدا باس لەوە دەکات، دەڵێ وا باس کراوە کە ئابلوقە لەسەر سنووری سلێمانی هەیە لە کاتێکدا کە چاودێران ئەوە ئاگادارن کە ئەو بەشە بودجەی کە ناوەناو لە بەغداوە هاتووە بە یەکسانی دابشکراوە موچەی فەرمانبەرانی پێدراوە. ئەوەی جێی هەڵوەسە لە سەرکردنە ئەوەیە کە داهاتە نانەوتیەکانە، ینی نەهێڵدراوە وەکو پێویست ڕێگری و کۆسپ خراوەتە بەردەم کارەکانی حکوومەت لەو سنوورەدا. بۆچی ئەم ڕێگری و کۆسپانە دروست بە لە بەردەم حکوومەت کە کارەکانی لەوێ ڕایی بکات لە سنووری سلێمانی؟ ئەمە یەک دوو هۆکارە وەکو وتم یەکێتی خۆی ناوێ ئەم کابینێ سەرکەوتوو بێ و گرفتی بۆ دروستەکە لەلایەکی تر دەستوەردانی حیزبی کە لەو پڕیتی لە سولێمانی و لە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتی هەر کێشەیە کە دروست دەبێ حیزب ڕوبەڕووی دەبێتەوە و قسەکانی کاکمەلا بەختیار لەو ڕۆژانەی ڕابرد و کە باز دەکا بەس لە دەواازەیەکی سەرسنوور لەگەر ئێران بە یەک شەو چەند ملیۆن دۆلار دزراوە، هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی یەکێتینەیەتە بەر ئەوەی کە بتوانی داهاتەکان کۆبکاتەوە. بەداخەوە یەکێتی داوا دەکا سەرەتا خۆیان داوایان کرد کە لامەرکەزیەت وا شۆڕبوونەوەی دەسەڵات هەبی، بەڵام ئێستا دەیانەوێت لە خەرجی هەرچی پێویستیانە لێرە بۆیان بچی، بەڵام لە داهات بەکەیف خۆیان بن کە ئەمەش مەجالی پێ نادرێت، چونکە ئەمە هەموو لەسەر حسابی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەواو دەبێت. باشە، پرسێکی دیکە ینی کەیسی تیرۆرکردنی هاوکار جافە، ینی سەرۆکی حکوومەت لە پەیامەکەیدا دەڵێت ئێمە تەنیا ناوی چەند کەسێکمانەوەنی کە تاوەمبارن تۆمەتبارن بەمەوە هێناوە داوامەکردوە کە ڕادەسی دادگا بکرێن. ئێمە هیچ لایەنێکمان تاوەمبار نەکردووە. ئەگەر وایە یانەوەی کە باس دەکرێت یەکێتی لە حکوومەت دەیەوێت بکشێتەوە چەند جار یاخود بایکۆتی کردووە، بۆچی ئەمە بەخۆی دەزانێت؟ بەداخەوە حیزبێکی سیاسی وەکێشێتی کە مێژوەکی دوور و درۆژی لەگەر ئێمە هەیە لە حکومڕانی، ینی بێت مەلەفی چەند کەسێکی تیرۆریست کە لە بەنوێژی نیوەڕۆ لە ناو پایتەخت کارمەندێکی کۆنی دەستگای خۆیان شەهید کرد، ئەم کەیسە بکاتە کەیسێکی سیاسی و بیکاتە کەیسێکی ئەساسی و بیەوێ ئەمە پەردەپۆش و کرێجارێ یەک پرسیار هەیە. ئەم مەسەلەی بێزگەلەوەی کە کارێکی تیرۆریستی یەکجار گەورەیەوە لە ناو پایتەختی هەرێمی کوردستان ڕوویداوە و ئەرچی سەرشانی دام و دەستگا ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە سەر و سامانی تێکڕای هاوڵاتیان بەبێ جیاوازی بپارێزن، لە هەمان کاتدا بەداخەوە ئەوانەی ئەم کاریان ئەنجام داوە کەسەیانێکن کە لە ناو دەستگایەکی زۆر حساسی ئەمنی یەکێتی نیشتیمانی کوردستانینە. لێرە دەکرێت ئەو پرسیارە بکرێ ئینشاءڵڵا وانێ، بەڵام ئەگەر یەکێتی بەم کارە دەزانێ و دەیەوێت پشگیری لەم تیرۆریستانە بکە، ئەوە زۆر خراپە و کارە ساتە.
حیزبێک سیاسی دیفاع لە تیرۆر بکەوە ئەگەر بێت و یەکێتی دەسەڵاتی بەسەر ئەم دەستگا ئەمنیەدا نەمابێ خەڵکی تر تەحەکوم بەو دەستگایە بکە و بە قسەی خەڵکی تر ئەم شانە نووسوانە تیرۆر لە ناو دەستگایەکی ئەمنی حساسیەتی دروستبوون ئەوە زۆر کار بە سات باترا چونکە کەس لە گیانی خۆی تەمین نابێ یەکێتی بە عکسەوە دەبی زۆر مەمنونی دەستگا ئەمنیەکانی حکوومەتی هەرێم بیکە ئەم شانە ئەگەر شانەیە کە فعلەن کەسانێکن کە سەر بەجیهەتی ترن و لە ناو دەستگایکی ئەساسی ئەمنی یەکێتی خزاون ئەو کاریان کرده بێ یەکێتی مەمنون بێ ئێستا مەمنون نیە یەکێتی خۆ لە کاتێکدا یەکێتی ینی ئەویش لە پەیڕۆپرۆگرامیدا هەیە کە داڵێ من بەرگری لە مافی خەڵک و ئەمنیەت دەکەم بەڵێ باشە ئەگەر وایە خۆ ئێمە هەموو دانیشتەکانی بین ئێمە یەکێتی لەسەر ئەم کەیسە ڕاوەستاوە یەکێتی دەیەوێت دانیشت کۆبوونەوە لەسەرەوە بکەین کە ئێمە ئەو مەلەفە داخێن ئەمە لە دەسەڵاتی پارتیە نە پارتی حەق بەخۆی دەدا مەسەلەیەکی ئەمنی وا کە ڕەبتی بە ژیانی خەڵک هەیە ئێمە دەستی تێوەردەین ئەو ئیشی دادگا و دەستگا ئەمنیەکانە یەکێتی ئەگەر دەزانی ئەوانە تاوانبارن با محامیان بۆ بگری با ئەمە لە دادگایەک لا بکرێتەوە بەڵام ئێستا بوو کێشەیەکی سیاسی کە هەموو کێشەکانی تر یەکێتی ئەمە ناکە ئاخرزا ئەمە پرسیارە لە یەکێتی دەکرێت یەکێتی بۆ دیفاع لەم کارە تیرۆریستە دەکات ئەمە پرسیار دەبی یەکێتی وەڵامی بداتەوە مەسلحەتی یەکێتی وەکو حیزبێکی سیاسی بەشدار بوو لە حکوومەت مەسلحەتی لەوە چییە بەعکسەوە دەبی یەکێتی زۆری پێخۆش بکە ئەم کارە ئاشکرا بۆ دەستگایەکی ئەمنی ئەو کە کەسێکی تێخزایە بیان چەند کەسێکی وای تێخزایە ئەمڕۆ کەشف دەبن و لە بەرژەوەندی دەستگا ئەمنیەکە یەکێتی دەشکێتەوە باشە ینی بۆ ئەم مەبەستە گفتوگۆی لەگەڵ یەکێتی نەکراوە کە بۆچی ئەوەی کە تۆ باسی دەکەیت ینی نابێت ئەمە بکات لەبەرەوەی وەرگریکردنە لە تیرۆر بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ یەکێتی نەکراوە کە دەبێت پێشیان خۆش بێ مەمنون بن وەڵامی ئەوان چی بۆ لە بەرامبەردا پێیان وتراوە بەیەکێتی وتراوە ئامادەین ئەوە تەبعاً ئیشی پارتی نییە حکوومەت و دەستگا ئەمنیەکان و دادگا بەیەکێتیان وتووە ئەگەر ئێوە نامرتاحن نیگەرانن لەوە دەتوانن لیژنەیەکی هاوبەش حتا دەکرێت جیهەتەکی نێودەوڵەتیش تێدا بێت لێکۆڵینەوە لەو بابەتە بکەن یەکێتی خۆی ناوێ ئەمە بکە ینی ڕازی نییە بەمە یەکێتی ئەسڵان نیگەرانە لەوەی داواکاری یەکێتی ئەوەیە ئەو بابەتە هەر نەدەکرا باز بکرێەوە ئێستاش دەیەوێت دابخرێ ئەو مەلەفە دابخرێ کە ئەمە خەتی سوورە نەدەسەڵاتی هیچ کەسێک نییە ئەوەی ڕەبتی بە کاری تیرۆری و بە نەپاراستنی سەر و سامانی خەڵکە هەیە پارتی قسەیەکی وای تێدا بکات کە نەدەسەڵاتی حیزبێکی سیاسیە تەدەخولی ئیشی دادگا بکات بەو شێوەیە نەدروستی شەتوو لە ناو زەرگەی پایتەخت کەسێک تیرۆر بکرێ ئەسڵ ناوی بکەرەکان و ئەوانەی کە تاوانەکانیان ئەنجامدا ئاشکرا نەکرێت باشە یەکێتی پێخۆشە ئەم کەیسەدا بخرێت جادا دەخرێ کاری ئێمە نییە وەکو پارتی نابی ئەو داواکاری لە پارتی بکرێت ئەمە مەسلەیە کە ڕەبتی بە دادگا و بە حکوومەتی هەرێم و بە دەستگا ئەمنیەکانەوە هەیە و ناشکرێت دابخرێت چۆن دابخرێت باشە پێت وایە کە چ شتێک لە پشتی ئەوە هەیە کە بەرگری لەم کەیسە بکات یەکێتی هەر وەکوتم ئەمە ئەم نیگەرانیەکانی ئێمە لەوەیە یەکێتی چ بەرژەوەندێکی لەوە هەیە خۆ ئەگەر لەوە بترسێن ئەم مەسەلەیە دوورتر بڕوا بگاتە خەڵکێکی تر کە هیوادارین وانە بێ ینی بۆ چوونمان ئەوەیە پێم وایە یەکێتی دەبی لەوە بترسێ دەنا هیچ شتێکی تر نییە هیچ تەبریرێک نییە چەندی بیری لێ دەکەینەوە یەکێتی دیفاع لە کەسانێک بکە کە کارێکی تیرۆریستیان لە ناو جەرگەی پایتەخت ئەنجامداوە جیراون و ئیعترافیشیان کردیە باشە لەبارەی چاکسازی کابینەی نوێیەم دەمەوێت قسە لەگەڵ بکەم یعنی ئەم کابینە هەر لە سەرەتاوە کە دەستی بەکارەکانی کرد تەرکیزی لەسەر چاکسازی کردەوە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستاندا بەڵام بە تەواوی دەستی ڕانەگەیشتە سنووری سلێمانی ئەم کۆسبوو تەگەرانە چی بوون وەکۆی کە سەرۆکی حکوومەت لە پەیامەکەیدا باسی لێوە دەکات کۆسپی بۆ دروستکرا کە بێوێت چاکسازی بکات لەوێدا ئەم تەگەرانە بۆ دروستکران لەوێ بەتەکید ئەم کابینەیە لە ناخۆشترین هەڵوو مەرزدا بە هیمەتی سەرۆکوەزیران و کابینەکە بەگشتی توانرا کە بە ئەنجامدانی هەندێک چاکسازی و هەنگاونان بۆ چاکسازی تر لە ناخۆشترین قەیراندا موچە دابین بکەوە دەبینین مەشاریع و پرۆژەی خزمەتگوزاری زۆر گەورەشەی لە هەرێمی کوردستان بەبێ ئەوەی فلسێک لە بەغدا بێ ئەتیمادکردن لەسەر خۆ ئەمە یەک لە بەرنامەکان بوو بەرنامەی چاکسازی بەرنامەی کابینەی نوێم بووە کە ئەو ڕێکەوتنەی خۆ ئێمە وێشەتی لە خۆرانە چوینە ناو کابینەوە کە ڕێکەوتنێکمان هەبوو لەسەر ئەو بەرنامە چاکسازیە ئەم بەرنامە چاکسازیە مەفروزە هی ئەوانیش بێ تیم یەکێتیش لە ناو حکوومەت دەبی ئەوانیش وەکو ئێمە سوور بوون لەسەرەوەی کە بەرنامەی چاکسازی جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە مەسەلە تیمەکە نییە لە پشتەوە لە ناو مؤسساتی حیزبی یەکێتی زەختێکی زۆر لەسەر ئەو بەڕێزانە شەیەکە لە کابینەکە بەشدار لە پشتەوە پێ دوایە ئەم گرفتاری ململانێ و ڕەوشی خراپی ناوخۆی یەکێتینە
ئەگەر دووبارەکەوە ئەگوتت لە پشتەوە ینی زەختێک هەیە بۆ سەر ئەمە کە تەسیر لە کاروبارەکان کە پێت وایە ئەم مەکتەبی سیاسیەچێتی بۆ ئەم زەختە دەکات ینی مادەم ڕێککەوتن کراوە یەکێتیە لە ناو مەکتەبی سیاسیە مادەم ڕێککەوتن کراوە لە سەرەتادا کە بەشداری حکوومەت بێت بۆچی هەر با پرسیارەکە ئەوە بکەم پابند نەبوو بە ڕێککەوتنەکە یەکێتی نەخێر لە ڕاگەانداوەکەی سەرۆکوەزیرانیش داهاتیای زەنابیان باسلەوە دەکا کە ناکرێت حیزبێک لە حکوومەت بەشدار بی پێچی وەکو معارەزە و بەرهەڵسکار بی پێچی لە ناو حکوومەت باشە بۆ وا دەکا بۆ پابند نییە دیفاعێکی لە بەرنامەی حکوومەتە وتمان یەکێتی دووشتە یەکیان ناتوانێت تدخلات حزبی لە ناو دام و دەستگای حکومی کەم کاتەوە بەرنامەی چاکسازیش ئەم تدخلانە هەمووی دەبڕێ بەرنامەی چاکسازی ئەگەر جێبەجێ بکرێ کەسێک مەسئولی کۆمیتەیەک مەسئولی مەڵبندێک ئەندامێش سەرکرداتی ناتوانێت تدخلیش حکوومەت کا بەو شێوەیە کە ئێستا دەکەن بەرنامەی چاکسازی بکرێ بە تاکید هێزی پێشمەرگە لەشکری کوردستان یەک دەگرێتەوە ئەو کاتی لەوانەیە کۆمەڵێک گەندەڵی لەناو ئەو مؤسسەی عسکەری هەبی کە ڕێیان لێ دەگیرێ یەکێتی ناتوانانی یان ناوێت دەست بچێشتەوە لە تدخلی حزبی چکە بەڕاستی بەرژەوە ئەگەر نەتوانین نییە ئەوەی باس دەکرد کە دەڵی نایەوێ بۆ نایەوێ ینی لەبەرەوەی بەرژەوەندی تاکە بەرژەوەندی شخصی و حیزبیان لەو مەسەلەیە هەیە لە دزینی داهاتە لە شەفافیت نەبوونی داهاتە لە نەناردنی داهاتە بۆ خەزێنەی حکوومەت باشە ئەرچی حکوومەتەوەیە کە کارەکانی وەک خۆی ڕاپەڕێنێ بەبێت جیاوازی وەکەوەی کە سەرۆکی حکوومەت لە پەیامەکەیدا لە دەستپێکی پەیامەکەیدا باسی لێوە دەکات باشە چۆنە حکوومەت کە حکوومەتە دەستی ڕانەگەیشتوتە ناوچەیەک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆچی ئەم تەحەفوزەی ئایا تەحەفوزی کردووە لەوەی کە دەست نەیتوانیوە لە یەکێک لە ناوچەکان کە سنووری سلێمانیە کارەکانی خۆی ڕایی بکات بەمە ڕازی تەحەفوز نەبوو بەڵام ئەگەر ببیرتان بەسم تەحەفوز بەبەستم بەمە ڕازی بووە کە ناتوانێت لێ هاوبەش پێک بهێندرێ نەنە مەسەلە بالوت باسکەم بڕیاردرا هێزێکی هاوبەش دروست بکرێ کە بچێ لەوێ سەرسنوورەکان کۆنتترۆل کە ئەم هێزە ڕەبتی نە بە پارتی نەبێچێتەوە هێزێکی حکوومەت بی بەڵام بێشێتی تهدیدی ئەویان کروتیان ئەگەر هزار تەبریریان هینە ئەگەرم هێزە بچێەوە شەڕی ناوخۆ دروست دەبێ مەشاکل دروست دەبێ جا شەڕی ناوخۆ دروست دەبوو ئەگەر حکوومەت ئەو کارەی کردبایە نەخێر هەر تەبریر بوو هەر تەبریر یەکێتی بوو بۆ ئەوەی دەسەڵات حکوومەت نەگاتە هەموو ئەگەر پێویست بکات حکوومەت بەگشتی دەکاتەوە حکوومەتێکی بەهێز نییە لە کوردستان چۆن ئەگەر پێویست بکاتەوە جارێکی دیکە حکوومەت ئەم هێزە تەشکیل دەکاتەوە بێوێت کاری حکومڕانی خۆی بکات ئەگەر تهدیدێکیش هەبێت یان هەڕەشەیەکیش هەبێت لەلایەن ئەم هێزە ئاسان تەشکیل دەکرێت زۆر تەبێ خۆ هێزەکە کات ئەو هێزەکە دروست کرا بە موافقەتی حکوومەتی هەرێم دروست کراوە چۆن خەڵکی لەوانەیە لە هەموو پێکهاتەکانی هێزی پێشمەرگەی تێدا بوو هێزەکانی ناوخۆی تێدا بوو ئەم هێزە ڕەبتی بە پارتی دیموکراتی کوردستانەوە نەبووە ئەم هێزە دەکرێت هەر لە حزەیەک دروست بکرێەوە دەکرێت لە هەموو شوێنێک کە گرفت هەبێ شەرتنیە لە سنووری لە هەر شوێنێک کە گرفتە بێ ئەم هێزە منیش مەبەستی پرسیارەکەم ئەوە بوو مەبەستم ئەوە نییە کە بڵێ هێزەکە تەشکیل بکریان نەکرێەوە بۆ باست کرد ئاسانە تەشکیلکردنی بەڵام بێوێ کارەکانی خۆی بکات لە هەر ناوچەیەک ئەوەی کە قسەی لەسەر ئێستا ناوچەی ینی سنووری سلێمانیە ینی ئەگەر پێویست بکاتەوە بێوێت کارەکانی خۆی لەوێ حکوومەت ڕایی بکات وەکەوەی کە لە کابینی نوێمدا باسی لێوە کراوە کە دەبێت بەم شێوەیە کار بکات دەبێت جیاوازی لە هەر ناوچەیەکدا دەتوانێت ئەگەر پێویست بکات دەتوانێت ئەمە بکات سەر ڕای ئەوەی کە هەر لایەنێکیش بێوێت هەڕەشە بکات بڵێ وەڵا شەڕی ناوخۆ دروست دەبێت بەبێت گوێدان هەموو هەڕەشەیەک نەخێر کێشێتی نەخێر کێشێتی هاوکار نەبوو و هاوکاری ئەم هێزە نەبوو و نەیویست و مەسلحەتی لەوە نەبوو کە ئەم هێزە بچێ و کۆنتترۆلی داهاتەکانی سنوور بکە نەکرایشەکە جانەکراگەر لە داهاتوودا پێویست پێ دەکرێت ئەگەر یەشێتی هاوکار نەبێ ناکرێت چونکە خۆ تۆ ناچیت لەگەر حیزبێک شەڕ بکەی لەوێ باشە ئەمانەی لە سنوورەکانن ئەمانەی داهات کۆ دەکەنەوە هەمویان زۆربەی هەرە زۆریان کارمەندی یەکێتینە و سەر بێچێتینە ئەوانەی لە پشتی ئەوەنە کە داهاتەکە شەفاف نەبی و نەدرێتە خەزانەی حکوومەت ئەوانەش کار بەدەستانی یەکێتینە خەڵکترینە ینی لە بەرامبەردا کاری حکوومەت ماحتەل دەبێت لە سنووری سلێمانی ئەوە ڕاستە بە تەکید هاوکاری نەکردنی یەکێتی وای کردیە کە ئەو حکوومەتە بەرنامەکانی وەکو دەیەوێت جێبەجێ نەکرێت لە بەرامبەردا حکوومەت حەلی بۆ ئەمە حەلێکی پێەیە بێوێت چی بکات بۆەوەی بێکسانی کارەکانی خۆی بکات من نازانم هەر ئەوەی کە ئەو ڕاگەاندراوەی جەنابی کاک مەسرور ئەمڕۆ من دڵنیام لەوەی ئەگەر زۆر نیگەران نەبووە لە
هاوکاری نەکردن و وەزعی ئالۆز یەکێتی لەناو حکوومەت و بەربەست دروستکردنی یەکێتی لەناو حکوومەت ئەگەر نەگەیشت بارادەیەکی یەکجار زۆر پێم وانە ئەمەی بکردبە، بەڵام دڵنیام لەوەی کە نیگەرانیەکان یەکجار زۆر و یەکێتی بە هەموو شێوەیەک دەوێت کۆسب بۆ ئەم کابینێ دروست بکە و بەداخەوە ینی کارمەندەکانی خۆیان لە وەزیر و وەکیل وەزیر و تێکرا ئەوانی تر ئەسڵەن بەرنامەی حکوومەت جێبەجێ ناکەن، بەرنامەی ئەو بەرنامەی کە یەکێتی و سەرکردایەتی یەکێتی پێیان دەڵێ ئەوە لەناو حکوومەت جێبەجێ دەکەن. ئەمەش کارێکی نادروستە و ناکرێت. ینی کارمەندەکانیان مەبەست لە وەزیر و بریکارەکانە هەمووی ئەجندای حزبەکان جێبەجێ دەکات، یە حکوومەت خەڵکێک تێدایە ناڕحەتە لەو بریارانە یەکێتی بەڵام دەسەڵاتی نییە. هەر هەمویان ئەوە خەڵکێکی دڵسۆز هەیە لەوانەی کە لە کابینە بەشدارن حەزیان لەو شێوەکارەی یەکێتی نییە، بەڵام لەبەر ئەوەی پاڵێوراوی ئەوان و ئەو شوێنەی کە یەکێتی تەرشیحکردن ناتوانن ئیلتیزامی پێوە نەکەن، دەنا بەشێکیان لەگەڵ ئەوەش نینە. بەشێکیان لەگەڵ ئەوە نینە، تەنیا ئەوەی ئەجندایان پێشکەش دەکەن یان جێبەجێ دەکەن وەکو ئەوی کە باسی دەکرد بە ناچاری بە زۆر پێیان جێبەجێ دەکرێت بە زۆر. بەڵێ ناتوان ئەوانە گرفتاری ئەو وەزعی ناویچێتینە، گرفتاری کێشەی ناویچێتینە، یعنی زاری وا هەیە کەسێک لەوانێ زۆریش باش بی لە ئیشەکە، بەڵام لەبەرەوەی سەر بە فلان و فلانیە لە ناویچێتی دەیانەوە بیگۆڕن، هەر ئەوەشە کە پەچی زۆر زار دەبێتەوە پەکسنی کاری حکومیش. باشە سەبارەت بەم پەیامەی سەرۆکوەزیران لە بەرامبەردا ئەوەی کە باس کرا لە ناوەڕۆژی داچی هەیە، لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستانیش گوتی ئێمە پەیامی خۆمان دەبێت، پێت وایە ڕۆژەکە چی لێ دێت؟ یعنی ئەگەر لە وەڵامدا ئەگەر وەڵامیان هەبێت پێت وایە ینی چی لێ دێت ڕەوشەکە؟ بۆ وەڵامیان دەبێت؟ هیوادارین ڕەوشەکە ئاسایی بێتەوە ئەو گلەیانە و نیگەرانیانەی سەرۆکوەزیرانیش لە یەکێتی بە شێوەیەکی دروست وەربگیرێ، کار بۆ چارەسەری بکرێ، بزان نیگەرانیەکان لە شوێنە چکە بەڕاستی لەو ماوەی کە دوا سەفەری جەنابی سەرۆکوەزیرانیش بۆ بەغداد دیتمان کۆمەڵێک تەفاهمی باش لەگەر حکوومەتی فیدرال کرا لەسەر زیادکردنی بودجە، لەسەر استحقاقی پێشمەرگە، لەسەر سەرفکردنی هەندێک استحقاقی زیندانی سیاسی ئەنفالکراوەکان شەهیدان لەسەر نەفەقاتی سیادی، کەمکردنەوەی نەفەقاتی سیادی، ڕاگررتنی هەندێک بڕیاری نەعادیلانە بەرامبەر هەرێمی کوردستان، هەوڵدان بۆ دەرکردنی یاسای نەوت و غاز، هەموو ئەو کێشانێک کە هەنا تەفەهمی زۆر باش کراوە لەم سەردانەداوە، پێمان وایە ئایندەیەکی باشی دەوی بەداخەوە لەو دەمەتۆبەی خەریکی کۆسب دروستکردن بی بۆ کابینەوە خەریکی ئەوە بی کە ئیشی حکوومەت وەکو پێویست نەڕوا هەر ڕۆژێ لە وەزیرێک و وەکیل وەزیرێک سەحب بکەیتەوە و پێشی سەری ساڵیش تەفەهومێکی باش لە بینی پارتی وێچێتی هەبوو کە دانیشتن بکرێ و محاولە بکرێ ئەو نیگەرانیان کە هەیە هەر دوولامان لە کۆبنەوەیەکی مەکتەبی سیاسی تەرەح بکرێ و چارەسەری بۆ بکرێ، بەڵام بەداخەوە بەستنەوەی هەموو ئەو شتانە بە مەسەلەی کاری تیرۆریستی هاوکارجاف ئەمانە هەموو وای کردێکە زانیشتنەکە نەکرێ و کێشەکان بە ئەوقاردا بڕۆ. هیوادارین ئەوەی کە هەیە بەرەو چارەسەری بڕوە و نیگەرانیەکانی سەرۆکی حکوومەت بەوە وەربگیرێت کە لە خەمخۆریەوەیە نەکێچێتی بچی کۆسپی بۆ دروستکە بە شێوازی زوای بدات. سەبارەت بە نیگەرانیەکانی ئەوەی کە باست کرد سەرۆکی حکوومەت ئەمە دەکەمە دوا پرسیار لەگەڵ بەڕێستان، بەڵام پێشەوە دەمەوێت لەسەر پرسێکی دیکەش کە یەکێکە لە خاڵەکانی نێو پەیامەکەی سەرۆکوەزیران ئەویش مەسەلەی یەکگرتنەوەی پێشمەرگەیە پارتی، ئەمە چەند جارێکە ینی ئامادەی نیشان داوە لەوەی کە هێزەکان یەکدی بگرنەوە، یەشێتی ئامادەیە یاخود ئامادە نیە یاخود تا چەند ئامادەیە؟ بەتاکید لە پەیامەکەی جەنابیان هاتیە ئەگەر یەکێتی کۆسب بۆ مەسەلەی دروست دەکاوە، یەکێتی لەگەر ئەوە نییە کە هێزی پێشمەرگەیەک بگرێتەوە، ئەمە داخوازی نەکرد داخوازی ئێمە داخوازی هاوپەیمانانیشە کە ئەوانیش زۆر زەخت لەوە دەکەنەوە کە مادام ئەوان دەعمێکی زۆری لۆجستی و ئیمکانیاتی مادی و ڕاهێنان و ئەوانە بۆ پێشمەرگە دەکەن پێویستە ئەم لە شکرەیەک بگرێتەوە. پارتی هەنگاوی باشی ناوەلەوەی کە هێزەکانی پشتیوانی خستە سەر وەزارەتی پێشمەرگەوە کار بۆ ئەوە دەکرێت کە بە تەواوی ئەمە یەکلابیتەوە لە ماوەیەکی کووردا، بەڵام بەداخەوە پێویستێتی نەهاتۆتە پێشوە لەو کات لەو تەوقیتەی کە خەریک بوو ئەم هێزانە بەرنامەی بەرەو کۆتایی بڕوا لە یەکگرتنەوەیان نیان هێشت بەزیری پێشمەرگە دەوام کە هەر ئەوە خۆی لە خۆیدا بەربەستێک بوو. باشە ینی ئەوی باس دەکەی کە هەم پارتی لەلایەک و هەمیش هاوپەیمانان ینی تەرکیز لەسەر ئەمە دەکەنەوە، ئەوە گوتمان مەسەرەن یەکێتی لەبەر هەر هۆکارێک بێ کە خۆیان مەبەستیانە لەگەڵ پارتی ڕێک ناکەوێت، بەڵام هاوپەیمانان نەیان توانیوە یاخود ناویستوە هەولیان نەداوە کە یەکێتی ڕازی بکەن، ینی وەک چۆن دەڵی لە کوردەواریدا ئەم سڵح بکەن و پێچیان بێن و ئیدی ڕێکەوتنەکە بکرێت هێزەکان یەکدی بگرنەوە، هاوپەیمانان نەیان توانیوە ئەوە بکەن، کاریگەریان نەبووە. هەوڵدراوە بەڵام خۆ ئەمە بە زۆر ناکرێت کە ئیرادە لە لایەکێتی نەبێ، بەتاکید هاوپەیمانان نەزیحەت دەکەن و ئامۆژگاری دەکەن و بەڵام کە لە نەتیجە جیهەتێک ڕازی نەبێت چ دەکرێت. باشە سەبارەت بە پرسی هەڵبژاردن
ئەویش یەکێکی دیکە بوو لە خاڵەکانی نێو پەیامەکەی سەرۆکی حکوومەت گوتی ئێمە وەکو حکوومەت ئامادەین لایەنەکان هەم پارتی یەکێتی سەرجەم لایەنەکانی دیکەەوە ئامادەیان تێدا هەیە بۆ هەڵبژاردن. من پێم وایە یەکێتی یەک لە شتەکانی کە دەیەوێ ئەم مەسەلەیە دەینی و دەبا و بربەست بۆ هەندێک شت دروست دەکا ترسیەتی لە هەڵبژاردن چونکە ئەگە دانیشتن بکرێ و ڕێکەوتن بکرێ لەسەر زۆر شت دەبی ڕێکەوتن لەسەر ڕۆژی هەڵبژاردنیش بکرێ و پارتی هیچ بربەستێکی نەهێشتووە پێشتر هەندێک ینی بیر بۆچینی جیاواز لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن هەبوو لەسەر شێوازی هەڵبژاردن هەبوو لەسەر چەند بازنەی پارێزگاکان هەبوو ئەمانە هەمووی پارتی ڕێگای لە بۆ دۆزیەوە چەند ئەگەرێکی دانەکە دەکرێت چارەسەر بکرێەوە پێمان دانەگرت لەسەر شێوازێکی معەن بەڵام دیسایەکێتی هەر نەهاتە پێش پێم وایە بەشێکی زۆری لەوەی کە یەکێتی کە بربەست دروست دەکە ئەمەش هۆکارێکە یعنی هەمووی نیە بەڵام ئەمە شەوکارێکە کە یەکێتی لە هەڵبژاردن دەترسێ و نایە هەڵبژاردن بکرێت. باشە لەنێو قسەکانماندا باسیەوەم کرد گوتم بابەتی ئەوەی کە بڵێ خەمخۆری سەرۆکی حکوومەت بۆ دەکەمە دوایین پرسیار دەمەوێت قسەی لەسەر بکەیت تا چەند گەشتبینی کە ڕێککەوتن لە نێوان هەردوولادا بکرێ و ئەوەی هەیە ئەم جۆرە پەیامانە ینی لە خەمخۆری دابێت بۆ چۆنێتی بەڕێوەبردن و ڕایکردنی کاری حکوومەت و یەکێتیش لە لایەکی دیکەوە جارێکی دیکە ڕێککەوتن بکرێتەوە لەگەڵ پارتی هیچ گەشتبینیەک هەیە بۆ ئەمە گەر تۆ بتەوێت قسەیەکی لەسەر بکەیت. هەمیشە دەبی گەشتبین بین و ئەو پەیامەی جەنابیان لە خەمخۆری ئەوەڕوونکردنەوەیەکیش بوو بۆ ڕایگەشتی کە خەڵکی کوردستانیش حەقەتی بزانی کێشەکان لە کوێنەوە لەکوێ سەرچاوە دەگرن و ڕێگات درستی چارەسەریش تێت کە لە زمانی نیگەرانیەکان ڕێگا چارەسەریشی داناوە من پێم وایە هیوادارین کە یەکێتی بە نەفەسێکی دۆستانەوە بە نەفەسێک قبوڵی بکە ئەمە بەکاری لەسەر بکاکە فعلەن ئەوانیش وەکو ئێمەشان بدەنە بەرمەسئولیات و بەرژەوەندی حیزبایەتی وەلا بنێن و بەرژەوەندی گشتی دانیشتوانی هەرێمی کوردستان و پاراستنی ئەم قوارەیە بکرێتە بەرنامە هەمولایەکمان. ڕێزدار بڵند ئیسماعیل ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاسمان دوومان کردی کاک بڵند.